خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین تا ئەسە بیستوتانە زێر زەردە بەڵام بیرتان نەچێ زێڕی سەوزیشمان هەیە ئەگەر ئەڵێن نییە منەڵام ئەوە تا هەیە لەبەر دەستمانە بەهایەکی ئەوەندە گرنگیە هیچی لە زێر کەمتر نییە سێ کتێبی چاپکراو لە بواری کشت و کاڵدا هەندێک پێڕستی کتێبەکانم ئەوە بە خێرایی بەرچاو کەوت باوەڕکە بزانم هەموو جوتیارێک هەموو ئەو کەسانی کە لە نێو بواری کشت و کاڵە کارەکەن ئەم کتێبیان بۆ گرینگە چونکە بۆ چوونی دەیان کەسی شارەزا و پسپۆڕ و جوتیاری نمونەیی و دنیایەک کەسی تایە کەیتر کەمی کتر باز لە ناوڕۆکی ئەم کتێباکەین کە بۆ خۆی بە دەستوخامەی جوتیارێک ئەم کتێبانە نووسراوە و هەر قسەشمان لەگەڵ یاکردوتەوە بەشی چوارەمیشی وا تاوابێ جام کتێبە کتێبی زێڕی سەوزە نووسین و ئامادەکردنی زۆر بەڕێز کاک فەریدون مەنسوور جافە کە بۆ خۆی ئێستا لە لامان میوانە هەموو کێشە و بابەتە کشت و کاڵەکانی لە نێو ئەم کتێبەیە خستۆتە ڕوو کاک فەریدون بەخێر بێ سڵاو لەبێ کاک فەریدون زۆر بەخێر بێ سپاس بۆ جەنابتان بۆ ئەم فرسەتە زێڕینە لەگەڵ جەنابتان زۆر سپاس بۆ ئێمەش بە هەمان شێوە زێڕینە کاک فەریدون لە بەرگی یەکەمی کتێبەکەیە بزانم لە بەشی پێڕستەکەیە بە من حەزەکەم بارێک تۆزەق پرسیارکەین بەسەر چاو بۆ خۆ جوتیاری وانە پێناسەیەکی جوتیارە کردو جا دوای ئەوەی دێمە سەر کتێبەکە و بۆ بیر لەوە کردوم کتێب بنووسی جوتیار پێناسەی چییە؟ با نەخێنەوە خۆ پێمان زۆر باشە جوتیار لە ئاوەدانکردنەوەی هەسارەی زەویەوە تا ئێستا هەموو مرۆڤایەتی لەسەر ئەرک و ماندووبوونی دەستی ماندووی جوتیار ژیان بەردەوامە جوتیار گەورەترین ئەرک لەسەر شانێتی بۆ ئامادەکردنی خۆراکی ڕۆژانەی تاک بە تاکی هاوڵاتیان لەسەر ئاستی هەموو دنیا تا ئاگاتە ئەمڕۆ کە من قسە لەگەڵ جەناب تاکەم جوتیار گەورەترین کائینە کە ئەتوانێت خزمەتی مرۆڤایەتی بکە چونکە ئەگە جوتیار نەبێ خۆراک نابێ کە خۆراکیش نەما ژیان نامێنێ لەبەر ئەوە جوتیار وەکو کارگەیەک نییە سیارە دروست بکە و ئەگەر نەوعێتی سیارەکان گۆڕێ بەڵام مرۆڤ جوتیار ئەوەتانێ بەرهەمەکانە خاتە بازار بە شێوازێکی کوالیەتی تەندروست کە ئەمڕۆ هەموو مرۆڤایەتی بە دوای کوالیەتی خۆراکی تەندروست ئاگەڕێ کە جوتیار ئەو ئەرکەی گرتوۆتە ئەستۆ کە ئەرکێکی زۆر گرانە بەڕاستی زۆر باشە دەستە خۆش بێ کاک فەریدون ئاری لە پێشێکەکە باسی لەوە کردوتی زێڕمان هەر بە زەردی بیستۆ بینیمانە تۆ کتێبەکەت ناو زێڕی سەوز مەبەستە لەمە چییە؟ ڕاستیەکەی چەند جۆرێک زێر ناوبانگی هەیە ئەوە جەنابتان باستان کرد زێڕی زەرد ئاڵتونە زێڕی ڕەشی شمانەیە کانزاکانە بەڵام زێڕی سەوز واتە کشت و کاڵ هەڵبەت ئەو ناوە بۆ چوون و بە بیرۆکەی بەندە لەو ناوە زیاتری قابلە لە زێڕیش بەهاتەکەی زۆرترە چونکە زێر ناخورێت ئەگەر هەموو دنیا ببێ بە زێر ناتوانێت مرۆڤێک تێر خەڵک لە برسامرێ بەڵام ناوەکەی بۆ ئەوەی شاو بێت ئەبێ هەر ناوی زێڕی لێ بنێن چونکە زێر بەهایەکی گرانی هەیە لەسەر ئاستی دنیا کشت و کاڵ و خۆراکە کشت و کاڵەکان و بەرهەمێک جوتیار لە زێڕی زەرد و زێڕی ڕەشیش بەهاکەی گەورەترە بۆیە من ئەو ناوم هەڵبژات بۆی دەستخۆش کاک فەریدون بەڕێستان ویستوتانە لە ڕێگای بڵاوکردنەوەی ئەم کتێبانەوە چ پەیامێک بگەێنن بۆ نمونە ئاماجتان لە بڵاوکردنەوەی کتێبێکی لەم شێوازە چییە؟ پەیامی بەندە بۆ ئەوە جوتیار هەر ئەوە نییە لە کێڵگەکەیە بە پاچ و خاکە ناس خەریکی ئیش بێ و عارەقی زەرد و ڕەش دەربکا و جلەکانی بە جۆرێ لە جۆرەکان هیلاکی پێوە دیار بێت جوتیار ئەبێ بە دەستێکی کەیشی قەڵەمی پێبێ جوتیار ئەبێ ڕۆشنبیر بێت جوتیار ئەبێ ئاگای لە ڕۆژگاری پێشکەوتنی کەرتی کشت و کاڵ و ئامێرە کشت و کاڵەکان بێت جوتیار ئەبێ لەگەڵ کۆمەڵگا ڕۆشنبیرەکانە شان بەشانی ئەوان بڕات بۆ ئەوەی جوتیاریش هیچی کەم نییە لە ئەو هەمووە پرۆفیسۆر و زانا و خەڵقی کە لەسەر ئاستی دنیا هەرێکی لە بواری خۆیان ئیشەکە بۆیە جوتیار پێویستی هەم بە ئیشکردنە لە کێڵگەکەی هەم پێویستی بە زانست و نووسین و زانیاری لە سەر بەرهەمە کشت و کاڵەکانی خۆی جەنابی شەوە ڕاستی کاک فەریدون جێگەی شانازیت هەم نووسەرێکی باش هەم جوتیارێکی نمونەی ماندوو نەبی بە هیوای بەردەوامی دەستە خۆش بێت اینجا من لە بەشێکی ئەم کتێبەیە خوێنمەوە ویستوتە لەسەر ترێ زانیاری وەرگری لەگەڵ جوتیارێکا تاوتوێت کردووە ترێی ڕەژمیری
چەند جۆرێکی جیاوازترێ هەیە بۆچی بەتایبەت لەسەر ئەم جۆرەیان ویستوتە تاوتوی ئەم بابەتە لەگەڵ ئەم جوتیارەیە بکەین ئەو جوتیارە ئەگەر هەڵە نەبم ناوی کاک عەبدولکەریمە لە دێی چنیانە یەکێکە لە جوتیارە نمونەیە ماندوو نەناسەکان کە ئایبینیت عرەقی لێ شۆڕێ بە بەردەوامی زۆر ماندووە و یەکێکە لەو جوتیارانەی لەسەر ئاستی کوردستان کە زۆرترینی کێڵگەی بەرهەمی تری هەیە لە پارێزگای سلێمانی بەڕاستی زۆر بە گرنگ مزانی لە نزیکەوە تاوتوی لەگەڵا بکەم بزانم بەو هێز و توانە بەشەرەی خۆی توانێتی چەند دۆنم ترێی جوان و ترێکەشی بەڕاستی ناوازەیە و ترەیەکی زۆر نمونەیە کە هەر ساڵانە ترێی خەڵک ئەگەر کیلۆی 500 دینار بکە 1000 دینارکە ترێکەی و 2000 دینارەکە کە بە جملە یعنی لە عەلوەکان کە ئەفرۆشێ لەبەر ئەوە من ئەوانم گرنگ چۆن ئەم جوتیارانە دۆزیتەوە کاک فەریدون چۆن ئەزانی لە گوندی چینیان جوتیارێکەیە ترێکی لەم شێوازەی بەرەمهێناوە کی هاوکاری توێ بۆم بابەتە من بەڕاستی خۆتەزانی هەر کەسێک کە بوێت گرنگی بە بوارێک بێ ئیش لەسەر بابەتێکی گرنگ بکە خۆتەزانی گەڕان و پرسیار و بۆ هەموو ئەو کەسایەتیانی کە لەو سێکتەرا ئیشەکەن پرسیارەکەین لەکوێ کەسێکی بەتوانە هەیە لە بواری کشتتوکاڵ لە بواری ترێ بۆ نمونە سا من کۆمەڵێک بابەتی کشتتوکاڵی تایبەتیم زۆر خەڵقم دوانۆ لەوانەیە بە بیری کەسانەیەت لەو کتێبە ئەگەر جەنابتان دوایی منەوە هەدیی جەنابتان یەکەم بۆ کاناڵی کورسات سەیری بەرنامەکان کەن سەیری بابەتەکان کەن بزان چەندین ئەو هەموو مرۆڤ چۆن دەستکەوتو ئەو هەموو کەسایەتە چۆن ئامادە کرا و قسەی لەگەڵا بکرێت هەندێکیان پێم وا بێکا خالیت ئەمڕۆ ڕۆژی جیانی رادیۆشە لە رادیۆ کارت کردو جەنابەت من یان وەکو میوام لێ من ڕاستیەکەی عاشقی پێشخستنی کەرتی کشتتوکاڵ بوو باشە لە جوتیار بێ کەستر و لە بەرهەمی کشتتوکاڵی بێ ناستر نییە من بەڕاستیەکەی حەزم کرد لە کەرتی کشتتوکاڵا خزمەت کەم بەڵام لەکوێ لە دەستگایەکی ڕاگەیاندنەوە هاتمە ناو بوارەکە دەستگای دوا ڕۆژ بوو دەستگای دوا ڕۆژ خۆتان زانی هین کەسێکی سەرمایه‌دار ئاستی کوردستان و سلێمانی من لەوێ بەرنامەیەکی کشتتوکاڵیم وەرگرت کە ئەو بەرنامە کشتتوکاڵیم کردیتی مەراقی ئەوم بوو من چۆن بتوانم خزمەتی کەرتی کشتتوکاڵ و جوتیار بکەم چونکە تا ئەو کاتەی کە من 2013 من ڕۆشتومەتە ناو ڕاگەیاندنی کشتتوکاڵی خۆتان مادەم لە کەناڵێکان و ئانە تام کاتێش کەم قسە لەگەڵ جەنابتانەکەم کەناڵێکی کشتتوکاڵی نییە بە ڕادیۆ و بە کەناڵی ئاسمانی و ناوخۆیشەوە و کەمترین جوتیاریش هاتوۆتە ئەو مەیدانە کە وەک ڕاگەیانکارێک وەک نووسەرێک بێ ئیشکا لەسەر سێکتەری کشتتوکاڵ چونکە وەکو پێشینان ئەڵێن بە هەزار حەکیم بەقی دەردەدارێ نازانێ ئەوەی کە من ئەزانم کێشەی جوتیار چۆنە و لەکوێوە دەسی بۆ برێ یەکێکی ڕاگەیانکار بەس ئیشەکەی ئەوە بێ وەکو من نازانێ لەبەر ئەوە من چوار ئەرکم لە ئەستۆ گرتووە سەرۆکی ڕێکخراوێکی کشتتوکاڵی ژینگەیشم دروست کردووە بوومەتە ڕاگەیانکارێکیش و بوومەتە جوتیار و بوومەتە نووسەرێکیش کە ئەوە شتێکی بە قەناعەتی خۆم ئەوە باسی خۆم ناکەم بەڵام ئەوە دەگمەنە لەسەر ئاستی کوردستان هەتا لە بەرگی کتێبەکەشە ڕێکلام لە ڕسمەکەی خۆمان نەکردو بۆ ئەوەی وا نەزان ڕێکلام بۆ خۆم کە ڕسمێکی تەڵخم داناوە خۆمم بەڵام بە شێوازێک کە ڕێکلام بژنەوێ بۆ خۆم مافی خۆشە لە بەڕێ کتێبەکە تۆوەندا ئەرک و پێوە کێشاوە کاک فەریدون بابەتەکان ئاخی سەخکە لە میدیای دیاریەکەین ئێمە مەسەلەن ئەگەڕین بە دوای بابەتێکیان زۆر جار بابەت خۆی یەتە پێشەوە بۆ میدیا تۆ وەکو نووسەر جگەل لە چاپێکەوتنەکانی کە کردوتە لە ڕادیۆ پێمە بێ هەندێک چاپێکۆتن خۆت بە دوایدا چۆنت بۆ کردووە خۆت گەڕاوی بەرگی سێهەم و بەرگی سێهەم کە خەرکێ تەواو بێ شار بە شار گەڕاوم گەڕاوی ڕۆشتومەتە ئێران ئەزانم بابەتەکە دیاری کردووە مەسەلەن بابەتێک ئەڵی من بە دوای ئەمایچم بەدای زەیتون ناچم خۆت دیاریت کردووە بابەتەکانیش هەموو بابەتەکان خۆم دیاریم کردووە ئەوەی کە مەبەسم بووە بزانم چی بابەتێک زۆر گرنگە بۆ نمونە پرۆفیسۆرێکم لە ڕۆژهەڵاتی ئێران دواندووە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە سێهەم کەسە لەسەر ئاستی ئێران لە مەسایلی خاکە خاک بزانم خاک گرنگی خاک چییە پێکهاتەی خاک چییە ئێمە ئەتوانین لەسەر خاک چی بکەین گرفتەکانی چارەسەرەکانی نەخۆشیەکانی پێکهاتەکانی بۆ ئەوەی زۆر بە تەفاسیلی لەسەر خاک بدوێ ئەمانامەشی گیرفانی خۆت ئەمە هەمووی تا ئەم کاتی کە من قسە لەگەڵ جەنابتان ناکەم نە هیچ لایەنێکی سیاسی نە ڕێکخراوی نێودەوڵەتی ناوخۆیی نە سەرمایهدار سپۆنسەری کارەکانی نەکردووە بگرێت کۆمەڵێ دۆست و هاوڕێ و برا و
لەوانەیە هەرێکیان لە بوارێکی دیاریکراوە هەیەە لە هەڵەچنینە هەیە لە دیزاینە لە تایبکردنا هاوکارێکی بەندەی کردوی ئەگەرنا هەمووی لەسەر ئەستۆی بەندە خۆم بووە. باشە بەشێکتری ئەم کتێبە پرسیار و وەڵام بۆ لە نێوان تۆ و جوتیارێکترا کە باسی توور و شێلمتان کردووە و بیستمانە زیاتر حەزی لە بابەتەکانە ئارۆڵام حەزەکەم قسە لەسەر بەرهەمە کشت و کاڵەکان بکەم زۆرتر چاو خۆش بێ ئێمە وا ڕاهاتوین تووری منتیقەی کەلار و ئەمانە زۆر بەناوبانگە لێرەیە تۆ چیتەتە گوندی تەپەتۆڵەکە لە شارە زۆرە ئەمەش تایبەتمەندی توور لەم گوندە چۆن بووە؟ توور خۆتان نەزانن خۆی لەسەر ئاستی کوردستان زەوی کوردستان کۆمەڵە زەویمان بەناوبانگەیەوە زەوی بتوێن و زەوی شارە زۆر و دەشتی کەندیناوایە و دەشتی قەراجە و دەشتەکان کۆمەڵی خاکی زۆرمان هەیە بەڵام ئێمە هەر منتیقەیەک بە شتێک بەناوبانگە تەرکیزەکەنە سەر سەوزە بێ یان میوە بێ یان باغداری بێ بۆ بۆیە تووری کەلار و تووری کۆمەڵە جێگای منتیقەی تەقتەق و گۆفتەپۆوانە بەناوبانگە ئەگەرنا لە شارە زۆریش خاکەکەی ئەوەنە بە پیتە لە هەر جێگایەکی تریش بیکەی بۆ نمونە لە دەشتی بتوێن بە هەمان شێوە توورەکەی یان ئەوانەی کە لە شێوازی خێزانی توور و شێلم و گێزەروانن خاکێکی بە پیتی باش هەیە و بەرهەمێکی زۆر چاکشێەوە من لەوێ ئەو لادێ تەپەتۆڵەکە یەکێکە لەو دێهاتانەی لە شارە زۆر کە زۆرترین بەرهەمی توور و شێلم و گێزەر بەرهەمەیە بۆیە من دەستم بۆ ئەو جێگایە بردووە. کاک فەرێدونوڵا بابەتێکی تر هەیە بۆچی لە ڕابردووە زۆر کات بەرهەمە کشت و کاڵەکان تام و چێژ و بۆنیان زیاتر بووە لە ئێستا زۆر دوور نەڕۆی خێر کە خارێکمان قاژە کرد و لەتمانەکری عنی بۆنی زۆر بوو تامی زۆر خۆش بوو بەڵام بووی ئێستا بەم شێوازەنی بۆ نمونە کاریگەری مادە قڕکەرەکان لەسەر ئەم بەرهەمە کشت و کاڵیانە چییە ئەوەی تۆ بە دوواداچن و کردبێت بۆ نمونە جوتیار بە شێوازێکی سەرەتایی جاران کاریە کرد و تام بۆن و لەزەتی بەروبوومەکانیشی خۆشتر بوو بەڵام ئێستا تەکنەلۆژیاش بەرەو پێشەوە چوو چەنەها بابەتی تراتۆتە ئارەوە بەڵام وەکو ڕابردوونیە بۆ خۆی دوو هۆکار هەیە هۆکاری یەکەمی هەر لە خواردنەک خەیار هەر لە هەموو خواردنەکانە لە پرتەقاڵ لە کۆمەڵی بابەتی تر کە ئەتشکان بۆنێکی تایبەتی هەبوو بۆ چونکە مێشکمان ڕۆحمان لەشمان پێویستی بەو بابەتە بوو زۆر کەم بولامان لەبەرەوەی زوو بۆنەکەیمان وەرەگرت یعنی تۆڵە ئێستا هەمان بابەتە بەس لەبەرەوەی زۆرە بۆیەوە ئەو بەشێکیان بەشی دووهەمیان ئێستا خۆراکە کیمیایەکان زۆرەتری بە بەرهەمە کشت و کاڵەکان خۆراکی ئەوانەی کە لە خاکە پێویستە وەریگرێ بە شێوەیەکی سروشتی بەڵام ئێستا بە شێوازێکی زانستی چۆنەڵی کیمیایی ئەدرێتێ بۆی هەم بەرهەمەکەی زۆرتر بێ هەم بەرهەمەکەی زیاتر بێ هەم زووتریش پێ بگا ئەوە تام و ڕنگ و شتەکانی خۆی بەشێکی لە دەستەدا ڕاستیەکەی ئەو دوو هۆکارەیە باش وڵایی شتێک زۆر سەرنجڕای کێشام حەزەکەم باسی کەم چکە بۆ ئەوەی کە بش زانی ناوەڕۆژی کتێبێک زۆر جار بابەتێک شتێک ڕاتێکێشەیە ینی بەرگی کتێب خۆی زۆر جوانی باسکەوتی خۆم بە تەڵخیانەوە خسۆتەوە بەرگی کتێب تعبیر لە ناوەڕۆژی کتێب ناکە دکتۆر سامانت پێمە بە مقابلە کردو دکتۆر سامان عەبدولڕەحمان ئەحمەد ئەوە پرۆفیسۆرە لە مەسائیلی ڕۆکی سروشتیە یەکێکە لە مامۆستا و دکتۆرە هەرە بەهێزەکان کە ئیش لەسەر ڕۆکی سروشتیەکە لەسەر ئاستی کوردستان اینجا هەندێک داتای زۆر سیر کە من یەکەم جارمە بیبینم ئەوە تەبان وێنەی دکتۆر سامانیشی داناوەلاکەڵ خۆیە سیرکەن لە یەکێک لە پرسیارەکانە کە کاک فەریدون لی کردووە ئەڵێ کوردستان بە چەند جۆر کاک فەریدون وتێتی بە چەند جۆر دار و درەخت بەناوبانگە دکتۆر سامان ئەڵێ ئەگەر بە ڕێژە پێت بڵم لە عێراقا بەگشتی 3500 ڕۆکی سروشتیمان هەیە لەو ڕێژەیەش لە 90 ئەکەوێتە کوردستانە یعنی ئەمە بەراورد بە ناوەڕاست و باشوور ڕێژەی سەوزایی لێرە زۆر زیاترە لێ ئەمە سەلمێنێ بە تەئکید ئەمە بەڵگەیەک 3000 بۆ 3300 جۆرەکە جۆری دار و دەوەن لە هەرێمی کوردستان باشە ساڵێ 15 بۆ 7,000 جۆر ڕۆکمان لە کوردستان هەیە جگەل لە چین ئێوە چین هیچ شوێنە بەقەت کوردستانی گەورە دەوڵەمەند نیە بە ڕۆکی سروشتی لە هەمووشی گرنگترەوەی ئەڵێ چوومە بۆ سنتەری مەلەکی ترنامە لە هینە لە بەریتانیا لە بەریتانیا بەڵێ ئەڵێ 6 بۆ 7,000 سامپڵی ڕۆکی کوردستان براوەتە ئەوێ
جا ئەوە لە ساڵی 800ەکانە ئەوانە کراوە یعنی کۆمەڵ شتە دوروژانەوە کاک فەریدون پێویستی بە توێژینەوە دۆکومنت هەیە لەسەر قوربان خۆشبەختانە بۆەوەی هەر بۆ بینەرانی کەناڵەکەی جەنابیشتان ئێستا سێ قوتابی کە یانوێ ڕیسالی ماستەر بنووسن لەسەر کتێبەکانی بەندە دیراسەیەکەن و زانیاری وەرەگرن و بەڕاستی جەنابی کاک دکتۆر سامان کە ئەو قسانەی کرد خەڵک زۆر بەتوانە بوو لەسەر ئاستی دنیا هەموو کەس ئیسفادەی لە بەرهەمەکانی کوردستان وەرگرتۆ ئایا بەڕۆک بێ درەخت بێ و دەوان بێ یان کشت و کاڵ بێ تۆ لە بنی چۆنەڵێ ئەو سەری دنیاوە بێ 600,000 سەمپڵ لە ڕۆک و دار و درەختی کوردستان وەرگری ئێمە بێئاگا بووین تا ئێستا نەک 600,000 لە کوردستانە کە ئێستا بەم هەموو تەکنۆلۆژیای پێ ناچێ 6,000 سەمپڵی ژەبێ لە کوردستانە وەڵا بەتاکید یعنی خەڵک سوودی لێمان بینی و بەڵام خۆمانەمان ئێمە بەداخەوە من بۆیە دەستم بۆ کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ بردووە لە زێڕی سەوزا دەگمەنە بەڵام هەموو جارێک ئەم قسانە منەی کەم لای جەنابشتان و بۆ کەناڵەکەی بەڕێزیشتان تەمەن هەموو کەس کۆتایی دێت بەڵام ئەم کتێبانە دوای خەڵک ئەزانێت چەند گرنگە لەبەر ئەوە لە کتێبخانەکانی کوردستانە سەرچاوی کتێبی کوردیمان زۆر دەگمەنە یان لەسەر بابەتێکی تایبەت یان وەرگەڕاندنی لە زمانی ئینگلیزی و فارسی و عەرەبی و کتێبی کشتتوکاڵی کراوە بە کوردی کتێبێک بەو قەبارە بەو حەجم و لەسەر هەموو سێکتەرەکانی کشتتوکاڵ قسەی لەسەر بکرێ بە تایبەتی زێڕی سەوزە کە تا ئیسا شتیوانیە لەسەر ئاستی هەموو کوردستان باشە اینجا کاک فەریدون ئەم زێڕە سەوزەی کە بەڕێزت باسی لێواکەی گرنگە خاک و ئاو و هەوا و ژینگەیەکی تەندروستە بێ بۆی کە ئەم زێڕە سەوزە لە ناو نەچێت هیچ بە دوواداچوونێکە کردووە لەسەر ئەم بابەتە بۆی کە بزانێ خاک و ژینگەی کوردستان چۆنە بۆ ئەم بابەتە کێشە ژینگەیەکان لەسەر ژینگەش خەڵکی تایبەتم دوانووە لەسەر ئاویش زۆر بە تەفاسیلی خەڵقم دوانووە خۆی کە ئەڵێ ژینگە ئاو و هەوا و خاکە کشت و کاڵش هە لەسەر ئەو سێ ڕەکیزە پێگاتووە کشت و کاڵش ئەگەر ئاو نەبێ خاک نەبێ هەوا نەبێ کشت و کاڵش پێک نایە کەوا بوو ژینگە و کشت و کاڵ لە یەک بازنان هەردووکیان بەڵام ئەمیان بە شێوازێکی تر ئەمشیان بە شێوازێکی کردداری تر بەڵێ خەڵکم پسپۆرم دوانی ناڵێم ڕۆشتوم لە ئێران لە مامۆسای زانکۆ پرۆفیسۆرەکان لەسەر مەسایلی خاک خەڵکم دوان و چی ئەڵێن دەربارەی خاکی کوردستان و دەربارەی ئەم ژینگە ئێمە خاکێکمان هەیە بەڵام بەداخەوە 1000 جار بەداخەوەڵم من جوتیانم من ئەزانم خاکێکمان هەیە لە زۆربەی دنیا خەڵک خاکە گڵەکەیەک ڕێ ئەیبا بەڵام ئێمە ئەم هەموو خاکە بە پیتەمان هەیە ناتوانین سوودی لێ ببینین ناتوانین بەرهەمی نەک بەشی خۆمان بۆ وایە کاک فەریدون بۆچی وایە بۆ لە کوردستانە تەنها پێمان وایە نەوت گرنگە پێمان وایە تەنها ئەو بابەتانی کە کانزا و نەوتەکان گرنگن وەکو خۆ دەڵێ نەوت نامێنێ ئەبێنێت تا سەر ڕەنگە چەند ساڵێکی تر بتوانین دەریبێنین بەڵام خۆ کشت و کاڵ ئەگەر نەمێنێ وەکو خۆ دەڵێ ژیان نامێنێ بۆ ئەهەمیەتیان بابەتەمان بۆ دەرنەکەوتەوە لە هیچ پرسیارێکە لە هیچ شوێنێکی کتێبەکەت وەڵامی من پرسیاری تایە ئەو پرسیارانی کە لە مێشکی ئەو خەڵقەی کەیسا گوێی لە قسەکانی جەنابتان و وەڵامدانەوەی منە و لە جەنابیشتانەوە دڵنیا بە ئەوەی تۆ بە خەیاڵتا هەبێ من پرسیارم لەسەری کردووە پەیوەندە خۆتەزانی ئەوسا دروشمێک هەبوو لەسەر حکوومەتی عێراقی پێشوو ئەزەراع نەفت الدائم لە دەواازەی شاری بەغا بە گەورەی نووسرا بوو لەبەر ئەوە کشت و کاڵ گرنگێکی زۆری هەبووە لە سەر ئاستی هەموو دنیا و عێراقیش و ئێستاش کە ئێمە تیاژین بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستاکە خۆی پەیوەندی بە دەسەڵاتەوەی حکوومەتەوەی ئەبێ حکوومەت بێت چۆنەڵێ داهاتی ئەم وڵاتە تەوزیعی ئەدواری بکات نابێت تەرکیز کاتە سەر بەس بابەتێکی گرنگیان نەودیان عقارادیان بابەتێکی وبەرهێنان ئەبێ بێت دابەشی بکە ئەولەویات بە کشت و کاڵدا پێش چونکەوە من لە زۆر شوێنە باسمان کردووە لە سۆر جێگا قسەمان لەسەر کردووە ئێستا تۆ بێ کشت و کاڵ کۆمەڵێک بابەت هەیە جارێکی تر بیبوژێنەرەوە جارێکی بیخەرەوە سەر سکەی ئیشکردن بۆ نمونە تووتن من لەگەڵ جگەرە خواردنانیم بەڵام ئەو هەموو جگەرە خراپە کە دێتە وڵاتی ئێمە کە جگەرە و تووتنی ژنێ لە ئەسڵا تۆوەرە کارگەی پوختەکردن و کارگەی جگەرە جارێتە دروستکە و بزانە هەزارەها هەلی کار دروست نابێتەوە هەم بۆ جوتیار هەم بۆ گەنج هەم بۆوانەی کە مەکتەب تەواوکەن و ئەو کاتەش ڕوبەڕووی حکومەت نابن و داوای تەعیناتی لێ بکەن کە ئەمە هەزارەها هەلی کار دروستەکە لەبەرەوەی کشت و کاڵ
ئەو هەموو پارێژ ناڕاتە دەر ئەو هەموو پارە ناوخوا جارێکی تر بەکارێتەوە یان لەکوێی دنیا تۆ گەورەترین سەرچاوی ئاژەڵداری منطقە تۆ خوری ملیۆنەها خوری ساڵانە کە لە ئاژەڵەکە ئەکرێتەوە فرێ درێت یا بینێری نەدەر یعنی منطق نییە تۆ کارگەیەک نەبی ئەم خوریە جارێکتر بکەیتەوە بە ڕسن و چنین و هەر نیمانە کاک فەرید نیمانە تا ئێستا یعنی هیچ کارگەیەکمان نییە خوری ئەوەی کە لە ئاژەڵ ئەکرێتەوە فرێ درێ زۆر بەداخەوە ساڵی 90ەکان لە گرانیەکە هەڵبەت پارە کرا ڕۆژ بۆ ئێرانیش نازان بۆ کوێی هەناردە و ئەوانەیە کرد بەڵام ئێستا ئەوەش نەماوە جا من مۆزۆمەوەیە کشت و کاڵ گرفتمان زۆرە ئەوانش هەمووی بە حکومەت و مؤسساتەکرێ بە دەوڵەتەکرێ ئەبێ ئەم کارگانە بەڕاستی جارێکی تر بخرێتەوە سەر سکەی خۆی زۆر باشە گەر هەڵا نەبم لە چەند ڕۆژی ڕابردووە دوێنێ ناپێرێ لە ڕێکخراوی سیدیۆ لە شاری سلێمانی مەراسیمی ناساندنی هەرسێک کتێبەکە ئەنجامدا بەڕای بەڕێستان کاک فەریدون بۆ نمونە بوونی کتێبی لەم شێوازە بۆ نێو کتێبخانەی کوردی تا چەند کارێکی لەو شێوازاکە کلێنێک لەم بوارەیە پڕکاتەوە بۆ نمونە کەسانێک کە بیانەوە زانیاری لەسەر بابەتە کشت و کاڵەکان وەرگرن بە خوێندنەوەی کتێبێکی لەم شێوازە ئەتوانن ئەو زانیاریانی کە هەیەیانە وەریگرن تا چەند ئەو کلێنی پڕ کردوتەوە سێبەرگە سوپاس بۆ پرسیارەکەت من سوپاس بۆ ڕێکخراوی CDO هەڵبەت من لە شاری هەولێر کەرکووک و مێژوش باس کرد لە سلێمانی و لە شارۆچکەی سیسایق و هەڵبجی تازەش ناساندن بۆ کتێبە کراوە طبعا من زۆربەی ئەو کتێبان سێبەرگەم ناردووە بۆ کتێبخانەکانی کوردستان بۆ ئاگاداری و بۆ جامیعەکانی کوردستانیش زۆربەی کتێبخانەکان چی ئەم کتێبە گەشتۆ بەدەستی حەبەساوە ینی سەری سوڕماوە وتێتی هەتا کتێبخانی کۆیە بۆ برایەکی بەڕێزە وتی نزیکی 6 نازان بۆ 63,000 یان 73,000 سەرچاوی مێژووی و کتێب و ڕۆژنامەمانەیە وتی بەداخەوە سەرچاوی کشت و کاڵیمان نییە بردم بۆ چەمچەماڵ وەکو دوایم کارەساتی لافاوە ئەوان ژوتیان زۆر سپاس دەکەن بۆ هێنانی ئەم کتێبە تا ئیسە سەرچاوی کشت و کاڵیمان نییە ئەیبەی بۆ هەر جێگایەک سەرچاوی کشت و کاڵی نییە بردم بۆ دەواازەی ڕاپەڕین ئەوانش بە هەمان شێوە لەبەر ئەوە بۆچی سەرچاو کشت و کاڵەکان ئەوەنە کە من پێم وتیت کەس نایەت لەسەر سێکتەری کشت و کاڵ ئیش بکات بنووسێت کەسێک نییە ئەم غەمەی لە خۆی گرتبێ هەمووی بە دوای نووسینی کۆمەڵە چیرۆک و شیعر و هەرێکێ لە بواری خۆیان لەبەرەوەی نووسەری کشت و کاڵیمان نییە غەمخۆری جوتیار و کشت و کاڵیمان نییە بەڵێ مهندیسمان هەیە دکتۆرمان هەیە پرۆفیسۆرمان هەیە بەڵام کەسێک بە بەرپرسیارانە نەهاتۆتە سەر ئەو مەیدانە ئەو ئەرکە لە ئەستۆی خۆی بگرێ بەڵام من خۆشبەختانە وەک جوتیارێک هاتووم لەسەر ئەو چوار کۆڵەکە گرنگە کە پێویستە خزمەتی کەرتی کشت و کاڵ کرێ هاتووم ئەمەوێ لە هەر چوار لاوە بە تایبەتی نووسین خزمەتی کەرتی کشت و کاڵکەم بە دەستێکم خاکە نازەکەم پێبێ قەڵەمەکەم هەتا بیرۆکەیەکم بۆ هات چونکە ڕستمش هەیە لە ناو کێڵگا ئیشەکەم خاکە نازم پێ تم لەوانەیە ئەگەر ئەبدەیتی بەرگەکە بکەمەوە ڕسمی ئەو خاکە نازم کە بەشانم وێ لە ناو کێڵگەکە دابنێم چونکە ئێمە جوتیار بەوە ئەناسین ئەبێ خاکە نازمان پێبێ ئەبێ کۆمەڵێ وەسائلی ئیشکردنی دەشتمان پێبێ بەڕاستیەکەی باشەنی جوتیار گەیشتوە تا قەنەعەتی کە پێویستەکەیت ئێمە هەنێ جوتیارمانەیە بەڕاستی جوتیاری نمونەیەن خۆت ئاسا بە زانستی کشت و کاڵەکەن یعنی هەستەکەی یەک کۆیەک ئەکاتە دوو لەلای ئەوان لە کشت و کاڵە چەند گرنگە جوتیارەکان ئەبدەیت کرێنەوە ینی چۆنەڵی ڕاهێنانیان پێ بکرێت زانیاریەکانیان فراوانتر بکرێن ناوڕۆکی ئەم کتێبانە خۆن دێک جوتیارمانێ ڕەنگە هەر خوێنەواریشی نەبێ وانە بەس بە ئەزمون ئەزانێت چی پەرەمەهێنە چەند گرنگە ناوڕۆکی ئەم کتێبانە بەردەوام بۆ جوتیاری گوندەکان شوێنە دوورە دەسەکان ڕوون بکرێتەوە شی بکرێتەوە من یەکشت بەبیری ئەم کەناڵی ئێوەش و حەزەکەم کاک پاڤێڵیش ئەم قسەی بەندە ببیسێ چونکە واداری من زۆر سوپاسیانەکەم یەک دو ساڵ پێش ئێستا بانگێشیان کردین کۆمەڵی خەڵک لەسەر ئاستی پارێزگای سلێمانی منیش وەکو بەشی کشت و کاڵ لەوێ من دوو بابەتم باس کرد یەکیان وتم کاک پاڤێڵ ئێوە کەناڵتان زۆرە بۆ ناین با کەناڵێکیان بکەین بە کەناڵێکی کشت و کاڵی خۆتە زانی کە کەناڵ بوو بە کەناڵی کشت و کاڵی بەردەوام ڕۆژانە ئەچێتە ماڵەکان تۆ لێەوە ڕێنمایی پێشکەشی جوتیارەکەی لێەوە توێژینەوەکان پیشانی هاوڵاتی و جوتیارەدەی لێەوە زانست پیشانی جوتیارەدەی بۆی خەڵک واعی بێت تۆ چی ئەەکەی چی ئەچێنی چی ئەخەیتە بەرهەم چی ئەخەیتە بازار لەبەر ئەوە هەچەند ئەو وەڵامێکی یامە وەڵامەکەی زۆر بۆ من هین نەبوو ئەرێنی نەبوو بەڕاستیەکەی ئۆکەی نەبوو
و هەتا لەو دوو سێبەرگەش هەدیەم کرد کتێبەکانم بۆ بەر هەر بۆ ئەگەداری لەبەرەوە ئەگەر ئێمە کەناڵێکی کشتتوکاڵیمان هەبواە بەڕاستیەکەی زۆر بە ئاسانی ئەمانتوانی کەناڵێکی کشتتوکاڵی فریاد ڕەسە بێ بۆ کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە کلێنێکی زۆر گەورە پڕکاتەوە بۆ ئێستا خۆیمە هەموو بەرنمەکان کشتتوکاڵکەیەتانەوە وەرن لە خزمەتانە کورسان زۆر بەڵام ئایا کێشەکانی ئێمە بە بەرنامە و دوان و سییان وانە حەلەوێ کاک فەریدون یەک شتەیە مامۆسا لە ڕاستیە ئێمە کە کەناڵێکی زمان حاڵی جوتیارمان هەبوو دێین لەوێ لە 24 ساعتە ئەوە من زۆر جار ئەمە ڕخنم گرتووە هەڵبەت داوای لێبورجینەکەم لە وەرزشکاران چونکە هەموو کەسێک جەماوەر و جمهوری بابەتێکە بە گەرمی و بە ساتکراوەی و بە گەرمکراوەی بەڕاستەوە خۆ چەند بەرنامەی کشتتوکاڵهینی هەیە وەرزش هەیە لێ لە هەموو کەناڵەکان وە کەناڵیش هەیە لەسەر ئاستی دنیایش و لە کوردستانشە کەناڵی وەرزشی هەیە ئەی بۆ یعنی خێرە ئێمە وڵاتێکی کشتتوکاڵین کەناڵێکی کشتتوکاڵیمان نییە خێرە ئەو هەموو ڕیکلامە بۆ بەرهەمی ناوخۆکرێ ئێمە ڕیکلام بۆ بەرهەمەکانمان ناکرێت ئێمە گەر کەناڵمان هەبێ ڕیکلام بۆ جوتیارەکانمان نەکرێ بۆ بەرهەمەکانمان نەکرێ بۆ زانستی کشتتوکاڵیە کرێ بۆ جوتیاری ماندوونە ناسەکرێ زانیاری ئەدەین چی بکەین چۆن بکەین بەرنمەکان بەرەوچۆ بەرین یعنی کەناڵ ئەگەر هەبێ خۆی لە ڕاستیە ئەمە من بیرۆکە ئێڵێم حتا لەو بیرۆکە گەورەتریشم پێەیە بەس من لەیران نایلێم بەڵام ئەگەر کەناڵەکە هەبوو ئەو کاتە تۆ توانی چۆن ڕێنمایی هەموو خەڵکی کوردستان کەی تەرکیزکەنە سەر بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆیی بکڕن نەک ڕیکلام یعنی ئێمە خۆمان بەڵێ هەموو کەناڵێ بە دوای مەساڵی حوپارە پیاکرد ناگەڕێ بەڵام منتیق نییە تۆ کەناڵێکت هەبێ دێیت مقابلەی منەکەیت لەسەر کشتتوکاڵ بەڵام لە ناو بڕی بەرنمەکان ڕیکلام بۆ بەرهەمە دەرەکیەکانەکەی زۆر ئەوش حەقی خۆیەتی حقی خۆیەتی باشیش و کەباب نەسووتێنین یەک شتێ من ئەگەر کەناڵێکم هەبێ ئەو کاتە دێم لە کەناڵەکەی خۆم ڕیکلام بۆ بەرهەمە کشتتوکاڵەکانی خۆمانەکەم بزانە کڕیاری جوتیاری کاکفەردووە کەناڵی خۆت تێ کەناڵی خۆم هەیە ئەمە کورسات کەناڵی توێ لام دقیەوە لێرە با وعد بێم لە دەزاری بەڕێوەبەری کورساتەوە ڕاستەکەم من کورساتی جەنابتانە بۆ هەموو کاتێک ئامادەیە ئێمە برادران ڕەنگە شایەتیم بۆ بن کاکوسیان لە ساڵانی زۆر لە 2009 ئاگدارین هەر بەرهەمێکی خۆماڵی هەبوو بێ بێ بەرامبەر بەرنامەمان بۆ کردووە پاڵپشتی تاوامان کرد ئێستا پرۆدیوسەری بەرنامەی ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی هەبوو لە سەرەتا تا کۆتا بەڕگەی حچی کشتتوکاڵ و هەچی بابەتە بوو بێ بەرامبەر اینجا هەر بەڕاستیش ئێستاژ یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ڕۆژێکی بەڕگەی کشتتوکاڵمان هەیە کاک فەریدون کشتتوکاڵ ڕۆژێکی نوێیە بەردەوام ئەو بەروبوومانە یاخود ئەو دار و درەختانە کە پەیوەندی بە بابەتی کشتتوکاڵ و ئەوانەوە هەیە ناساندن و تایبەتمەندیەکەی لەم بڕگەیەوە ڕات تۆش دەتوانێت بیکەی بە بڕگەی هەر بابەتێک من جەنابتانەکەم سپاسی ئەوسا بە کوردوارێکی معریفەتی جەنابتانەکەم بەڵام ئەو کەناڵەی کە من ناوی بنێم کەناڵ حەزەکەی تایبەتمەند بێ چۆن کەناڵێک هەیە خاص بۆ دەرما و کەناڵێک هەیە بۆ وەرزش من ئەمەوێت کەناڵێکی هەبێ بۆ کشتتوکاڵ لەوێ خۆمانی تیا ببینینەوە ئەو کاتە ئێمە بین بە خاوەن ماڵتیایە بێگومان ئەو کاتە من دێم بەرنامە و سیستەمی بڕێوەبرنی ئەو کەناڵەدانێم تۆ ئەگەر وەکو پێشکەشکاری قسە بکەی ئایدای تۆ وەرەگرم ئایدای من وەرەگریت بەڵام ئێستا من ئەبێ بۆکو میوان بێمە لای جەنابتان ڕاستیەکەی ماڵی خۆتەکەفەریدونگیان دەستە خۆش بێ بەڵام نەمێ قسە لەسەر بابەتێکی تر بکەین ئەویش بۆ بەرەو پێشچوونی کەرتی کشتتوکاڵ پێویستمان بە توێژینەوەی جۆراوجۆر هەیە لەسەر بەروبوومەکان لە هەرێمی کوردستانە ئەوەندەی بەڕێزت بە دووەدا چۆنت کردبێ توێژینەوەمان هەیە لەسەر بەروبوومەکان و لە چه ئاستێکدایە خۆی لە هەچی وڵاتی دنیا هەیە توێژینەوە پێشێخە نەکە لەسەر کشتتوکاڵ لەسەر هەموو تەکنۆلۆژیا پێشکەوتەکانی دنیا بە هەموو بابەتە گرنگەکانەوە تا ئەگاتە کشتتوکاڵ ئەگەر توێژینەوە نەکرێ بۆ هەموو ئەو بابەتانە هیچ شتێک پێش ناکەوێت هەڵبەت لەسەر وەزارەتی کشتتوکاڵ لەسەر ئاستی کوردستانیش لە هەموو بەڕێوەبەرایەتی لە هەموو پارێزگاکانە بەڕێوەبەرایەتی توێژینەوە هەیە ئیش ئەکەن و ئەو جۆرە دانەوێڵانی کە هەموو ساڵێ ئەبدەیت دەکرێتەوە ناوی تازەی لێ ئەنرێ و تەسجیل دەکرێت و ئەدرێ بە جوتیار و بەرهەم ئەنێریان بەرهەمەکانی کەمان بەڵام نەگەیشتێتە ئەو ڕادە بۆ نمونە ئێمە خۆمان هەموو توێژینەوە لەسەر هەموو بەرهەمە کشتتوکاڵەکان بکەین بۆ نمونە ئێمە ئێستا ئەگەر بمانێ جاران هەموو تۆ شووتی کاڵک و ترۆزی و خەر و بەرهەمەکان هەمووی هینی ناو خۆمان بوو
جارێکی تر ئەمان چاندەوە و ئەمان خستەوە ژێر خاک بەڵام ئێستا هەمووی هاوردەکرێ بۆ لە بەشی چوارە شتێک لەسەرەوە بکە کاک فەریدون بەشی چوار نابزانین ئێمە لە سایە چەنی بەرهەمی خۆمانەخۆی بێ لە بەشی پێنجابی کابزانم وڵا جا تۆ هەر لە ماڵی خۆتان پرسیار بکەیت بۆچی پرسیار لە منەکەی زانی بۆ یا پراخەکەمان 16 وڵاتیا بەشدا باشە تۆ بڕۆرە سەر سفرەکەی خۆتان بزان چنێکی شتی خواردی ناو خۆکەی تۆ ئەگەر بتێ پشتگیری جوتیار بکەی بۆەوەی من تەژیع ببم بەرهەمی ناوخۆ زیاد بکەم و مانوبوونی کێڵگەکەم وام لێ نەکات لە بازاڕە بەرهەمەکەم ساغ نەبێتەوە واز بهێنم لە شیرەمەنیەکانە کوێ شتی ئەسڵ و دەرەجەیەکە بڕۆ ئەوە بکڕە بە هۆشیاریش ینی گرنگ نییە بۆ خەڵک بیزانێ یعنی تەماتەیەکی کوردی قەیچەکە با 250 دینار گرانتری پێبەی لە بەرۆی ئەزانی چۆن بەرەمێت ئەزانی هیچ مادێکی کیمیایی یانی ئەزانی لە وڵاتێکی ترەوە نازانی چی پێوە کراوە چی پێوە نەکراوە قسانە هەیە لە من زیاتری بیستیت خەڵک ئێستا با نەڵا کابرا لە خۆیەوە قساکە ینی بۆ تا ئێستا ئێمە شکمانێ لەو بابەتە ئەمانی کای کڕین زەخیرانی کای کڕی شکمانەیەکە لە وڵاتێکی ترەوە نازانی چی تێکراوە چی تێنەکرا من یەک قسەم هەیە ئەم هۆشیارێ پیا بێت ئەم هۆشیارێ بۆیە من زۆر داکۆکیەکەم لەو کەناڵە مەبەسەکەم ئەو شیارەی لەوە ڕۆژانە بیکەم بە گوێی مناڵ و گەورە بە تا ئاگاتە تەمەنی کۆتایەکەی من ئەڵێم خراپترین بەرهەمی کوردستان لە چاکترین بەرهەمی دەرەکی باشترە ڕاست بۆ زانیاریتان چونکە ئەوەی کە لێرە بەکاردێت خەڵق جوتیاری خۆمان کۆمەڵی مواسەفاتی تایە بڵێ بۆ داهات و پارە و بژێوی خۆی ئیشەکە بەڵام ویژدانی تایە مەسائلی دینی زۆر بە قوتی تایە خانەوادە و خزم و کەسوکاری خۆی تایە لە وڵاتە لەبەر ئەوەی کۆمەڵە شتی بەرهەمی خراپ ناکاتە بازار ئەوانشی کەی خاتە بازار هەمووی خۆراکی بەرهەمی کشتتوکاڵی ئەیدا ئێستا کۆمەڵی دیعاەکرێ بۆ بەرهەمە ناوخۆیەکان هەر جارێ لەسەر پێنجوێنیان لەسەر شارە زۆرە لەسەر جێگایەک کۆمەڵی ڕکلامی خراپی کۆمپانیا بێویژدانەکانێکن بۆی بەرهەمی ناوخۆ شکست بێبێن بەڕاستی ئەوە بێویژدانیە ئەگەر نا بەرهەمی ناوخۆ ئێمە تەماتە بەیان خیار و شووتی هەر شتێک بێ لە هین دەرێکی زۆر باشترە و تەندروستەکەشی زۆر باشترە و با ئێمە وەکو هاوڵاتی هەمومان بەرهەمی ناوخۆی جوتیار بکڕین بۆی جوتیار هاان بدەین کێڵگەکان ئاودان کاتەوە چونکە گەر ئێوە بەرهەمی ئێمە نەکڕن من بۆیە باسی یەکەم پرسیاری باسی ئەو جوتیارەی ترێ ڕەشمیرەکەتان کرد ئەگەر ئەو ترێکەی ئەوەنە جوان نەبێ و خەڵک نەیکڕێ من ناڕم ئەو جوتیارە بدوێنم زۆر ڕاستە لەبەرەوە بەرهەمێکی بە سارێکی شۆ بینیم هات بۆلام زۆر پێم ناخۆش بوو بۆ هەمومان و بوون و سارێکی کۆنی فەقیرانی پێبوو لەو کاتە کە من بۆ باسەکەم لەبەرەوە جوتیار لە هەموو کە زمانوترە و لە هەموو کەس پاڵ پشتی ترە لە هەموو دام و دەستگا و کەناڵەکانە زۆر پشتگیری جوتیارەکرێ بە قسە بەوتن بەڵام لە ڕۆکرداریەکەیەوە من جوتیار من نەزانم زۆری فەرقە لەگەڵەوە جا بەڕاستی جوتیارانی هەرێمی کوردستان هێندە لێ هاتوون هێندە بەتوانان ئێستا بەتەنها لە ناو هەرێمی کوردستانە نمونەیەنین لە جیهانە بگرە نمونەیەنی یەکێک لەو جوتیارە نمونەیانی کە لە جیهانە لە ناو لیستی جوتیارە نمونەیەکانە شێخ جەمالی کربچنەیە کە چەنەها داهێنان و بەرهەمی ناوازەی هەیە بەڕاستی کاک فەریدون کە لە زانکۆکانی جیهانە بەڕاستی خوێندرێت ئەمانە هەمووی جێگەی شانازین بۆی هیوادارین کە جوتیاران خزمەتێکی شایستە بکرێن اینجا ڕسمەکەی بینی بێ نەوەڵانم بینیوە ڕاستەکەی لەم بەرگەی منە چۆن ها لەم بەرگایە لە لەبەر یەک و دوایە نازانم ئێمە شین بۆ باخەکەی بەڕاستی و کاتە لایەن زانکۆی هۆڵندا ناوی لە لیستی جوتیارە نمونەیەکانی گیانە بۆ ئێمە وەکو دەستگای میدیای کورسات لە نزیکەوە چوین و خەڵاتی ڕێزلێنانمان پێبەخشی کاک فەریدون ئەمەوێ باسێک لە ئەمە بکەم لەم بەشەیە باست لە خەنە کردووە خانمان زۆر سەر و سەودایان لەگەڵ خەنەیە هەیە خەنە دەیاخودداری خەنە لە هەرێمی کوردستانە هەیە نییە تا ئێستا من دەسم بۆ بوارش بردووە کە کەس بیری لە داری خەنە نەکردوتەوە لێرە تا ئەم کاتە توێژینەوەی لەسەر نەکراوە تا ئەم کاتە لێرە من دەسم بۆ کۆمەڵێ هین بردو بۆ یوتم ئەگەر دوایی سێری ناوڕۆکەکەی زۆشتی جوانی کرمی ئاوریش ماڵێ کورە زەیتی زەیتۆن ناڵێ هەمووی تایە نۆک کورە زعفرانی ڕاست هەتا لەسەر کرمی ئاورێشم دڵنیا بە هەتا جوتیارێک موەزەفێکی ساڵی هەفتەکانم دەستکە ئەو زانیارانە بە کردداری کە چۆن خۆی ئیشی کردو لە کوردستانە ئەو هەموو زانیاریم وەرگرتۆ بۆی خەڵق سوودی لێبینی سورجاف زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش بێ جارێک تریژ ئۆفەرەکە لە بەردەم تاکراوە کورسات ماڵی خۆتە توانیتە بە پرۆپۆزەڵی هێنی بە بەرنامەی هێنی لە ناو ڕۆژێکینەوە هەر ئۆکەی و هەیە کاک پشتوانگیان بە یارمەتی تۆ
لەناو بەرنامەی ڕۆژێکی ئۆکەی دێ بابەتی بۆ کچوکاڵی جەنابتان زۆر بەخێر. زۆر بەخێر، بانگێشەکەتان سەر من چاوانمان. سپاسی جەنابتانەکەم هەڵبەت کورسات مێژوویەکی دێرینیشی هەیە لە کوردستان و زۆر گوێگرتنی هەوادارەکانی بە تایبەتی کە ئێمە چۆنەڵی گوێگریەکی زۆری بووین بە تایبەتی لە درامە جوانەکانە کە زۆر سپاس. دۆبلاش کرابوو ئیسا من هەر زۆربەی رادیۆکەش کە سواری سیارەبم لەسەر رادیۆی هینەکەی جەنابتانە زۆر زۆربەی سپاس. زۆر لەبەرەوەی سپاس من بۆ تۆ. دەستخۆشی لە جەنابتانەکەم بەندەیش وەکو جوتیارێک وەکو نووسەرێک و نووسەر و ڕۆژنامنووسێکی کشتتوکاڵی لە هەر بابەتێکی کشتتوکاڵیە من بۆ خزمەتی کەرتی کشتتوکاڵ ئامادەم بەسەر چاو. زۆر بەخێر بێ سەر چاوان دووبارە سپاس بۆ تۆ. زۆر بەڵێ. سپاس.